چی بکەم لە دەست منداڵێک کە هەموو ڕۆژێک موبایل بەکاردێنێت. پێش هەموو شتێک خۆت لە پێشچاوی منداڵەکە زۆر بە کەمی موبایل بەکاربێنە لەبەر ئەوەی بانەزانێ ئەمە شتێکی زۆر گرنگ و سەرنجڕاکێشە. دووەمیان ئەمە پێویستی بە سیستەمێکی ڕێکخراوە کە دایک و باوکەکان لەگەڵ منداڵەکانیان دای بنێن بە ڕێککەوتنی هەردوولایەن. بۆ نمونە دەکرێت ڕۆژانی پێنجشەممە و هەینی منداڵەکە موبایل بەکاربێنێ یان هەر سیستەمێک کە منداڵەکە پێویستی پێیەتی و لەگەڵی دەگونجێت. سێمیان سوود و زیانی شاشە بۆ منداڵەکەت باس بکە. چوارەمیان منداڵەکەت پەروەردە بکە و پێی بڵێ کە ئەمە تەنیا بۆ یاریکردن نیە، دەتوانی بۆ وانەکان و بۆ زانیاری تریش سوودی لێوەربگری. پێنجەمیان هەرگیز بەکارهێنانی موبایل وەکو پاداشتێک بەکارمێنە، واتە بۆ نمونە پێی بڵێ ئەگەر ئەوە بکەی منیش ئایپادت پێ دەدەم، ئەگەر وانەکان بخوێنی منیش مۆبایلەکەت پێ دەدەم، ئەگەر ئەرکەکانت جێبەجێ بکەی بۆت هەیە شاشە بەکاربێنی. لەبەر ئەوەی کاتێک تو ئەو شێوازە بەکاردێنی منداڵەکە ئەمە بە دەستکەوتێکی گەورە دەزانێت و هەمیشە هەوڵی بۆ دەدات. شەشەم و کۆتایی منداڵان کاتێک مۆبایل بەکارناهێنن ڕۆژانە بۆشایەکی زۆریان بۆ دروست دەبێت. دایک و باوکانش پێویستە ئەو بۆشایانە بە سەردانیکردن، کۆبوونەوەی خێزانی، گەشت و سەیرانی کورتخایەن لەگەڵ خوێندنەوەی کتێب پڕ بکەنەوە بۆ منداڵەکانیان.